لە ماوەیەکی پێوانەی و کەمتر لە 20 ڕۆژ کۆماری ئیسلامی ئێران زۆربەی فەرماندە و سەرکردە باڵا سیاسیەکانی وڵاتەکە لەدەست دەدات. ڕەنگە هیچ کێکیان هێندەی عەلی لاریجانی کاریگەری لەسەر دۆخەکە نەبێت بۆ پێی کە عەلی لاریجانی سەر بە باڵی میانڕەوەکان بۆ بەردەوام دەرگای گفتوگۆ دانووسانەکانی بەکراوی هێشتوتەوە. لە ئێستادا لە ناوخۆی ئێران کاندیدی بەهێز سعید جەلیلیە کە سەر بەباڵی توند ئاژۆکانەوە و بەناری سەرسەختی ڕۆژئاو ئەمریکا لە قەڵەمە درێت. سعید جەلیلی لە ساڵی 1986 بە سەختی بریندار دەکرێت لە شەڕی عێراق ئێران لە جەنگی کەربەلا بەهۆی ئەو شەڕەوە بە سەختی بریندار دەکرێت و قاچێکی لە دەستدەدا هەر بەهۆیەوە پێگەی ئەمنی و سەربازی لە نێو ئێراندا تند و تۆڵ و بەهێز دەبێت و جێ ئاماژەیە کە سعید جەلیلی چەندین پلە و پۆستی باڵای لە نێو کۆماری ئیسلامی ئێراندا بەڕێوە بردووە جێمتمانەی گەورەی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران عەلی خامنەئی بووە لە ماوەکانی ساڵی 2007 بۆ ساڵی 2013 سعید جەلیلی سەرۆکی دانوستانکاری شاندی ئێرانی بووە لە پرسی ئەتۆمی لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوادا. بەڵام سعید جەلیلی بەوە ناسراوە کە دانوستان تەنها لە پێناوی دانوستاندا دەکات نەکو ڕێکەوتن. ئەو پێی وایە دانوستان لەگەڵ ڕۆژئاوا گەورەترین شکستە بۆ ئێران، بۆیە وەکو بەرگریکارێکی سەرسەختی ئایدۆلۆژیای شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران ئەگەر ببێتە سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئێران ئەوە بەئەگەرێکی زۆرەوە سیاسەتی ئێران بە تەواوەتی بێتە سیاسەتی جەنگ و دەرگای گفتوگۆ دانوستان بە هەموو شێوەیەک لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوادادا دەخات ئەگەرەکان بەرەو ئەو ئاراستەیەن کە لەڕێی هێزی سەربازیەوە دۆخی ئێستای ئێران و ناوچەکە یەکلای بکاتەوە.